بیسەرانی خۆشەویستی ڕوودا و سڵاوتان لێبێ عزیزان من محەممەد ڕەحیمم خۆشحاڵم جارێکی دیکە گەشتمەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی ئەڵخەیەکی دیکەی پۆدکاستی زارونەتەوە. عزیزان هاوکاری من و میوانی من لەم پۆدکاستە نووسەر و ڕووناکبیر مامۆستا محەممەد مەسعود محەممەدە. مامۆستا زۆر بەخێر بێتەوە. سپاس مامۆستا زنجیرەی پێشوو باسی لەوا وەستاین کە باسی یەکێتی ئینتیمامان کرد، باسی دوو قۆناغی زۆر گرنگ کرد کە لە دروستبوونی هەستی نەتەپایەتی ڕۆڵی هەبووە. ئەو دوو قۆناغەش لە دوای سەپاندنی مەزهەبی جعفەری دوانزە ئیمامی لەلایەن سەفەویەکانەوە کۆچێک دروست بووە. باشە هەر ئەوش کە لەبیرم چوو باسی ئەوە بکەم کار ئەوەی ڕەنجی دایەوە کە با بڵێن شەرەفخانی بەرلیسی هەستی نەتەوایەتی بەبیردێتەوە ئەحمەدی خانی پەیدا دەبێ ئەوەی سەفەوی کاریگەری لەسەر ئەوەش هەبووە. وابزانم بەڵێ بەرلیسی ئەکید چکە لە دەست سەفیان هەڵات پەنادە بەنە بەر عوسمانی و سوڵتان سەلیم وەرە کاکە ئێوە حکومانکان. زۆر باشە. باسی ئەوە لە ناوچەی کرمانجی، لە ناوچەی کرمانجی، لە ناوچە سۆرانی ئەو تاخمە مەلایە دێن بۆ با بڵێن ڕێگای هاملتۆن شەرقی هەولێر لێرە تا سنووری ئێران بزوتنەوەیەکی مەلایەتی گەورە گرنگ پەیدا دەبێت. باسی قۆناغی دووەمیشمان کرد کە قۆناغی یەکەمی ئەوە بووە قۆناغی دووەم ئەوە بڵێ تۆزێک لا دەچێت لەسەر لە مەیدانەکە مارکسیزم دێت ڕاتی چەپ و فەلسفەی مارکسی ئیتر 50 ساڵێک ئەو باڵا دەست دەبێت تا نەوەتەکان تا ئاخری سەدا. ئێستا ڕاتەچی مەلایەتی جودا هاتووە دیسە بەڵام بە تونتر ئیدی توندیان تێدایە، ئینسانی معقولیان تێدایە، ئەوەی لە مەیدانەکە دەیبین. بەڵام بەگشتی یعنی وەکو باسم کرد زۆر کەمیان مەسەن بڵێ دوومەتحی هەر لایەنێکی دەسەڵاتدار بکەن زۆر کەمەشتیوە ینی بە کوردی بڵێ پۆزتیڤ بن، ئەرێنی بن، زۆر کەم. مامۆستا لەو قۆناغی یەکەمە ڕۆڵی ئەو کەسایەتی ئاینیانە لە دروستکردنی هەستی نەتەوایەتی لە دروستکردنی تاکێکی وشیار و نخبە لە ناو کۆمەلگا ئەمە ئەو ناوەندە ئاینیانە حجرە ئەمە ڕۆڵەکەی بووە. لە قۆناغی دووەمەوە زانکۆ ینی لە وڵاتی ئێمە و لە ناوچەکانی ئێمە لێرە زانکۆ دەستپێیەکە ینی قۆناغی حجرە کۆتایی دێ زانکۆ بۆ نونە دەستپێیەکە. زانکۆ وەک ناوەندێکی ڕوشنبیری، وەک ناوەندێکی پێگەیاندنی تاکێکی بەرپرسیار بێ تا چەند زانکۆ لە وڵاتی ئێمە بۆ ئەرکە هەڵساوە. لێرە دەبێ شتێک دێتە پێش کە زۆر گرینگە کەم کەس دەرچی پێ دەکات. کاکە لە کۆتایی سەدەی 19 و سەرەتای سەدەی 20 اکتشافاتی شوێنەوار دەست پێ دەکات. زمانی سۆمەری کەشف دەکرێت، زمانی ئەکەدی کەشف دەکرێت، زمانی هەخەمەنشی فارسی کۆن کەشف دەکرێت. خەڵک تێدەگەن ئەقسانی تەورات ئەمودی مێژووی 1000 ساڵی ئەم ناوچەیە 3000 4000 ساڵ 5000 ساڵ کەشف دەکرێت. باش تا سەردەمی تاهە باقر و با بڵێن هەتا ئێستا لە ژێر کۆنتترۆلی مامۆستا ئەوروپایەکاندا بووە کە بێلایەن هاتوون کاکە ئەوە شتێکی سۆمەریە وا دەڵێ تەواو نەدەڵێن عەرەبە نەدەڵێن کوردە ئەوە نییە میلەتەکە بوو نایان سۆمەری بوو ئەویدی هات ناوی ئەکەدی بوو ئەو هایان نووسی ئێرەیان داگیر کرد ئەوها بەشەڕ هاتن تەواو. لە پاش 1950 وردە ئەو زانیاریانە دەکەونە بەردەستی چێ مامۆستای مێژووی عێراقی کورد عەرەب وردە دزی دەست پێ دەکات، وردە کلۆرکردن و ڕماندنی ئەوە دەست پێ دەکات. بەچی دزی چی دەست پێ دزی ئەمە بەعرض دکەم ئەوە سۆمەری نییە وشەی ئەنلیل لیل کاتە عەرەبن ئوتو هەتاو کاتە سۆمەری کوردن. ئەو نزیکایەتە سوود لەو نزیکایەتێ بین کاکە تۆ باپیرت ئیتۆ نییە، تۆ ئی باپیرتی لە ڕێ خوای عیبا لەگەڵ جناتم نییە کاک محەممەد عەزیزی بەس لەگەڵ ئەو مێشکە بۆ گەنانەمە سەخافەتی سۆمەری وشەی سۆمەری هەیە ئێستا لە ئینگلیزیدا هەیە حاکمی جیهان بوو، جیهانی شارستانی بە شارستانی شارستانەتی تاکە شارستانێتە بوو تقریبا میسر هەندێک لە سووریا هەبوو زمانی یەکەم بوو لە بواری شارستانەتی دەتەوێت هەموو زمانەکەی بزر بێ وشە دەمێنێ
بۆ نەتەوەکانی پاش خۆی ئەجا ئەتوو پاش 3000 ساڵ لە نەما 2000 ساڵ لە نەمانی سۆمەری وشەیەک بدۆزیەوە پاشماوەی سۆمەریە بۆ تو ئەتوو یەکسەر مسادرەی وی بکەی ئەوەندە 1000 ساڵەیە نەماوە بڵێ ها کەواتە ئەوان من بووم نەک من ئەوان بوو ئەخرایی بەچە عەقڵێک وا دەکەن باسی عەرەب کورد ئەستا بڕۆ فەیسبوک بکەوە بەڵام ڕەنگە تێزی دکتۆراشیان لەسەر وەرگرت بێ ئاشووری عەرەبن ئەو بڕاوەتەوە سۆمەری عەرەبن نازانچی عەرەبن کوردەکەش بە هەموو عەقڵی لە باتی ئەوەی لاسای ئەخلاقی ئەوروپایی ڕێک و پێک بکاتەوە ئەخلاقی پرۆفێشناڵ بە هەموو عەقڵی دەچێت لاسای عەرەب دەکاتەوە ئێستا شەڕە درۆیە لە بینی ئێمە و عەرەب دەی چه ئیسباتی دەکات درۆی زیاتر دەکات بۆ ئەوەی ئیسباتی کات ئەرە سۆمەری عەرەبن یان کوردە ئەبە زیادم نەکرد داوەشینە باش باسی دزی کرد مامۆستا بۆ چوونێکی ئەڵێ ڕۆشنبیری یان باسی دزیشم بۆ دەکەن باسی دزیم بۆ دەکەن خۆیان ئەکبەر دزن فەرم بۆ چوونێکەیە تۆ باسی ئەوە کرد کە لە دوای دۆزینەوەی شوێنەوار و ئەو بابەتە شوێنەواری مێژووی کۆنی ئەم ناوچانە دزی دەست پێەکە جا بۆ چوونێک هەیە ئەڵێ ڕۆشنبیری یان سەقافەتی کوردی و ڕۆژهەڵاتی بەگشتی لەو ساتەوە دەست پێەکە کە لە ناخی خۆیان هەست بە کەمیەکەکە بە نوقسانیەکەکە زۆر جارەوە بە درۆ پڕکراوە هەر هەبووە بەڵام کە ئەوەشی هاتۆتە سەر ئایا بە درۆ پڕکراوەتەوە قوربان کاکە 100 جارم کتۆتەوە مێژووەکی درۆ بۆ گەنجی کورد هەڵبەستراوە حازر ئەو کردوێتە تیارە لە ڕاستیدا هیچ نییە هیچیشی خۆت نییە هی خۆمان نییە هیچی یعنی مەگەر دەرزیەک لە ناو یەک لۆری ئاسن برا گەنجی کورد ئەوێ ڕۆژێ باسی کاوی ئاسنگەر کراوە نیە گوتم کاکە کاوای ئاسنگەر دەڵێ وا بوو ئێوە ئینسانەکە هەیە جارێک کورد دروست نەبووە خۆی ئەفسانەکە دەڵێ خەڵکەک هەڵاتن دواتر نەتەوەی کورد پەیدا بوو خەبەرم بۆ هاتەوە ینی دەستخۆشیان لێمە کرد گوتیان کاک محەممەد وەڵای ئەومان نەزانی نەمان بیست بوو ئەمریکا یعنی وەرە ڕۆشن بیری کورد ئەتواشتان لە گەنجی کورد بشاریەوە ئاجادانیشی بڵێ نەورۆز فول کوردە کاوە کوردە نازان چی هەموو دنیا کوردە کردە عیبە نەورۆز ڕۆ لە حدودی چینەوە هەتا دیاربەکر هەتا دەلهی خەڵک زەماوەندەکە دەجێڕێ ڕۆژی یەکەمی بەهارە کوردی چی تاپۆی لەسەر کورد تاپۆنی لەسەر کورد ڕۆژی قوڵتری هەیە لە فارسیش بەڵام وەکو نەورۆز وشەکە تایبەتە بە ئەو جیهانەی هیند و ئێرانی زاگرۆسیەکان یا و پشتونە و فارسە و دەریە و تاجیکە و برام و ئەوەندەی بە ئەوەش پێ بڵێم یعنی نادرشای ئەفشار چەندین بڕیاری گەورەیدا ئەوان قاجار سەفەوی ڕۆژی نەورۆزیان هەڵدەبژار بۆ جاردانی بڕیارە گرنگەکان نادرشای ئەفشار هەر پێدەگوترە نادر قولی خان خانێکی تورکمان بوو عشیرەتە تورکمان ئەفشار ئەوەشیان کردوتە هاوشار جەماعەتی خۆمان ڕۆژی نەورۆزی هەڵبژارد ئاخر میری سەفەوی کوشت بزری کرد گوتی کاکە تەواو بنەماڵی سەفەوی نەما من شام ڕۆژی نەورۆزی هەڵبژارد کەس باسی ئەوە ناکە نەورۆز هەتا پێش ینی سەرەتای سدەی 19 ئەگەر نەورۆزت کرد بە کافر دەزاندرای کورد بە کافری دادنای ئەو ئاگر پەرستیە پەیوەندی بە ڕەوتە تەخەلوف و دین و باشە برام ێدە جەریمەیەکی زۆر گەورە کراوە ڕەجا لە گەنجی کوردەکەم 100 جاریشم گوتەوە کاکە تو لە هەموو شتێک فێڕت لێکراوە لە پارە و لە لازانتی و لە قوانین لە ئینتیخابات تەزویر دەکرێت لەوە فێڵت لێ نەکراوە دەڵێ چی بەس مشکلەی من و هەر کەسێکی قسەی ڕاست بکات دەزانی وەکو حکایەتی مەلا مامۆستایەکەی لێ دێتەوە دەڵێ مامۆستایەک چۆ گوندێک مەلایەکە نەخوێندەوار بوو ڕزقی دەبڕێیان پێی ناخۆشە ئەو قورئان وا دەڵێ ناوا ناڵێ بابەوە تا ئەها نووسراوە نات و نازانی گوتی باش ئەگەر ئازای بنووسە مار یە کابرای مامۆستان نووسی میم ئەلیف ڕا وەنیە ناوە غەڵەتە ئەها ڕسمی مارێکی کرد تەمان خەڵکە باوەڕ بەوە دەکەن باوەڕ بکە لەسەر ئاستەی کوردستانی فراوان ئەو عەقڵەتی باوە ئەبی قسە ڕاستەکە دەکا
مامۆستایان بە شەقان دەرکرد. بۆچوونێک هەیە بە تایبەتی لەسەر ڕۆڵی زانکۆیان ئەو ڕەخنە لە زانکۆوە گیری ئەڵێ خۆزگەمان بە سەردەمی حوجرەی جاران بۆی زانکۆی ئێمەنی توانیوە یان بەو مانایی کە بتوانێت نەوەیەک یان جیلێکی خوێنەوار و هۆشیار و ئاگدار بەرهەم بهێنێت تەنها ئیشی ئەوە بووە بەس شەهادە بە شەهادە بەڵێ زۆر کەم تێکەڵیان بوو بەڵام چەندین کەسم دی تۆ تێکەڵم مستەوایان هەیە ناڵێم ئیدا خولیەت قولیبەت بە گشتەکەی هەیە ئینسانی تێگەیشتو بەڵام باشی زۆر کۆپی پێست شتێکیان دەرەخردووە شادەکان پێوەرگرتووە هەشە شادەکەی بە هەر پارەکەی نردووە گوتوێتی دەیست باش 4 ساڵ دێمە و شادەکەم بدەنی ئەوەش هەیە و ئاستی تێگەیشتن خورکردنەوەی ئەو زانیاری کە ئەگەر خوێن بێتی خوردی کاتەوە لە مەدانی ڕاستی خۆیدا خەریکە بڵێم زۆر لاوازە هاتووە دەرخی کردووە چۆتەوە ماڵی خۆی وتەوە هەمانشی پێ دەڵێ بەسەن بڵێ هەولێر گەرمە بە هاوین نا سار دەبەستان باشە بە قسەکەمان یەکە چاوەکە نابێ هەندە هاوینان زۆر گەرمە عکسی ینی ڕەفزی ئەوەی ناکە باش بڵێ زستانان زۆر ساردا هەرا خروان بیستووە کاکە چ لێ بکەم یەک لات بیستووە تو دەرخت کردووە ئەو گرفتی گەورە ئەوە بۆچی زانکۆکانی ئێمە مامۆستا نەیانتوانیوە ینی خۆیان بسەلمێنن یان لانی کەم بتوانن تاکێکی وشیار و بەرهەمدار دروست بکەن ئەمە کە بۆ نمونە زانکۆ ینی بۆ تاکەکە بۆ گەنجێکە ڕاتەوێ ئەخوێنێن ڕاستە لە کۆمەڵی پێشەوەی بگاتە زانکۆ کۆمەڵی قۆناغی دیکەی خوێنووە ینی لە باخچەی ساوایان و ناوەندی و ئامادەی و سەرەتایی و چوزانم چیەوە دوجار دێتە زانکۆش چۆن گەیشتۆتە زانکۆ جارێ ئەوم بۆ باس بکە لەسەر کۆشی داچی بەواستەی داچی هەموو دەمێ لورە لوری کردووە بابەکەی ناچار کردووە کوڕەکەم نازانم چی بە قوربانی بم بۆ ئەوەی بۆ ناکەی بۆ ئەوەی بۆ ناکەی بی بە فڵان مەکتەب لورە لوری دایک حاکمی کوردستانە کاک محەممەد ئەها تەماشام بکە لە تۆ قەڵەی سەرێ چێ دەڵێ تا دەگاتە هەرە خوارێ لورە لوری دایکی کورد بازاری کورد بەڕێوە دەبا مەدانی کورد بەڕێوە دەبا نەک هەر ئەوە لە سیاست و لە هەموو جەیەک و لە زان کۆش هەموو دەمە دەلوریانە دەگریە کوڕەکەم وی بە قوربانی بم دەی ئەوەی بۆ بکەن ئەوەی بۆ بکە ساقیت بوو دەبێ بچی باستەی بۆ بکەی سارەی دەوێت کوڕی فلانی ڕانجۆڤەری هەیە دەبێ بچی ئەتو نازانم پۆرشەچی بۆ بکڕی بەس سەری تو ئەوەیە دایکە و ڕۆڵە باڵێ دایکی عشاعری ڕەنگە مۆبایلی هەبێ ڕەنگە سیارش لێ بخۆ بەڵام لە ناخدا کچەکەی قیوەتەکەیە وەی بە قوربانی ئەو کوڕە جوانم بم هەر ئەو های پەروەردە دەکات بەس ئەو بەردەوامی بوون بەو شێوازە دکتۆراشی هەبێ وا دەکە کە دەگاتەوە کوڕی خۆی کچی خۆی وەس بە سەدەقەیان بم یعنی بە خۆشی و بە ناخۆشی یعنی جەوهەرەکە ئەو سۆزێکی تەندروست نییە دژمنی یەکسانیە دژمنی قانونە دژمنی دەوڵەتە عشیرەتگەری لێرەوە پەیدا دەبێت کاکە خزمێنەوە عشیرەتگەری بنە ماڵە پەرستی و تیرە پەرستی و ئەو شتانە هەمووی لێرەوە هەر لێرەوەیە 100 جارم کتۆتەوە میلەت بە گوێرەی دایکە قۆناغاکانی مێژوو بە گوێرەی جۆری دایکەکانە باشە من هەموو دەمێ کۆمەڵک برادری ڕۆشنبیرم هەیە دادریشی مناقشاتی قوڵ و نازانم چی ئەجا ئاخری پێیان دەڵێم کاکە ئێمە دانیشتوین خەریکە بڵێم هەموو کوردستانمان ڕزگار کردەوە بە قسە وەنا بەڵام کوڕەکەی من و کوڕەکەی جەنابتان ئێستا لە کنداچیان قسەی من و وەرناگرن جیان لە قسەی داچیانە باوەشی داچیان کاتە ئێمە فەت 300 کتێبش بنووسم وەڵای زیرەکە باش هیچ ناکە شتێکی دیشم گوتووە هەر لەو مەجلیسانە قسە دەڵێم زۆر جار خۆ خەڵکی دی ئێوە ئەو برادر خۆشەویستانی ڕەنگە جەنابیش تووشی بین ژنت تێناوە ڕەنگە تووشی ڕۆژێک ئینشاءڵڵە دانیشە 2 ساعت منداڵەکانت خەرکەوە نەسحەتیان کە بەڵام ئەگەر داچیان کرد وەری ناگرێ ڕاستکە نەرنامەی چی و پیتاغۆرسی چی هەمووی دەڕوخێ بە یەک لازە بەس ئەوها بکە یعنی ئەو چۆتە ناو خوێنیە ڕاستێکە ئەو پێیان دەڵێ ئەوە چی نییە فشەیە ئیمالیک هەمووی ئینیار دەکە ئەتۆ بەردە لەسەر بەردی داناوە قڕ بۆ چاوچۆقانەی داچە هەمووی سفرە ئەوە هەموو کوردشمی دەکە
يمكن دەڵێم هەموو یعنی تاکوتەرایەک هەیە باش ئەمە مستا ینی ئەم گرفتەمان ینی باسی ئەم گرفتە کرد کە لە خێزانەوە ینی ئەمە گرفتە سەرەکیەکەیە ڕۆڵی ناوەندە پەروەردەیەکانی دیکە ینی تۆ ئێمە باخچەی ساوایانمان هەیە بنەڕەتیمان ئامادەیمان هەیە چێ پەروەردەیانەکە دوجار هەر تاکەکانی ئەو کۆمەڵگەی چ جۆرە ئافرەتەکە دایکە لە ئەرجەنتین هاتووە کچی ئەو ژینگەی نییە کچی ئەو دایکەی نییە و دایکی کچی ئەو نەنکەی نییە ئەمە زۆر مەراقمە خەڵک سلسلەی باب وەردەگرێ فلان کوڕی فلان کوڕی فلان کوڕی فلانمەە ئەمن ئەوەم لاداوە یعنی یاڵم گرنگ نییە بەڵام نە داشیشەیە فلان کوڕی فلان داک کچی فلان نەنک کچی فلان نەنک تەسەلسولی مێ هەتا دەگاتەوە زەمانێکی کە لە ئەفریقیا بوو ئەمن بایەخ بەوە دەدا بۆیش وەرزان باسم کرد لێرە پێنج قۆناغاکەی جۆری مێ چێق تەقبول دەکات لە سەکس لە مارەجی ئایا هاوشارەکەیتی هاوزمانەکەیتی وەکو نەتەوەی بیر دەکاتەوە یان ئینتەرناشناڵە وەکو شەریکە بیر دەکاتەوە ئەمن لە مایکرۆسۆفت ئیش دەکەم لەو وارە مێردێک دەکەم دەمەگەی کوردستانەکەت ئەتوبەتە ماچی یان کچی عشرەتەکە نێرپەرستە کوڕپەرستە براپەرستە یان کچی شارەکەیە دەیهێنێ تا بڵێ شارەکەی من و لاجەکەی من و نازام چی سنتەری کائیناتە ئیدی هیچمان نەکرد برم ئەوە هەر بە وەک بڵێ چۆن باسی باشترین سیارەم بۆ بکەی ئەمن دەڵێم ئۆکی ئەو ساری کە تو باست کرد تۆپ بەڵام وەرە بابزانام چ بنزینە چی تێدەکەی چ بنزین ئەوە عەرز ئەوە گەس تێدەگەی برام جە پێی ناوێ باسی بکەین زانکۆ دەڵێ ڕەوزت دەڵێ هەرچی دەیڵێ بنزینەکە چیە برام بنزینەکە چیە ئەوەیە پرسیار بەڵێ مامۆستا دەسەڵاتی سیاسی ئێمە ینی بە تایبەتی هەماشتا پێدا بێمەوە استراتیژێک باوەڕ بکەن استراتیژێکمان نەبوو ئەو بنزینە ئەو چ بنزینێک بەکاردێنی چه ئافرەتەك ئەوانەی دروست کردووە ژنێکە ئەندام پەرلەمانە 200 میلیۆن دکتۆرای هەیە لە کۆشی چه ئافرەتێک پەروەردە بوو ئەو پرسیارە دەکەم ئەمن ئیشم بەوەی نییە بابی کەبابچی بووە ئاغا بووە بەڵێ هەموو یەگەڕێتەوە دایکە کاک محەممەد باش تێک پێ بڵێم ئەمن زۆر لەسەر مێژوو ڕۆشتوم دەوڵەتی عێراقی نوێ ئەخر بریە لەعبەت الئەجیال خوێن بە دەوڵەتی عێراقی نوێ ئینگلیز هات ئەو دەوڵەتی دروست کرد بۆ خەریتی کە ئێستا دەیبینن دوو قۆلاغە دوو عهد عهدی مەلەکی جمهوری وەنا چێتێکیدا نێستن تازاتی بن زەمان جەنابەت نازان دوو بەعەرەبی ناوم لێ ناوە دوو حەبیب مامە دوو خۆشەویستەکەی دایک نازارەکەی دایک نازارەکەی داچار مەلیک غازی باش عهدی مەلەکی تێکدا باش عودەی سەدام حوسێن عهدی جمهوری تێکدا با پێ بڵێن مەلیک غازی دەبزانە خەڵەتی هەرە گەورەی مەلیک فەیسەڵ کە ئینسانێکی زۆر ڕێک و پێک و ئینسانێکی شتە شت باڵام کوڕی خۆی کچی ژنێکی عێراقی بۆ نهێنا کچی خۆی نەدایە کەچی عێراقی بنە ماڵێکی عێراقی ئەو بنە ماڵە هاشمیە هەر لە ناو خۆیان لە حیجاز هەر لەگەڵ ئەمۆزایەکانی خۆیان مارەجیان کرد دەزانی ئەو غەڵەتە چی کوشندە بوو و غەڵەتی لەوەش کوشندەتر کە مەلیک غازییان بوو خۆم دایانزانی سەرشێتە دایانزانی دوو تەختەی تەواو نییە گەمەی بەدەمانچەیە کردوە تەخت فیشەکە لەسەر دەستی دەرچوەیە کەچی کوشتووە هەر ژنەکانی بنە ماڵە بۆیان پی نەکردووە کاک محەممەد دەبای محکەمە بکرێ دەبای زەبەت گوێی ڕاکێشرێ سزن بکرێ وەلایەتی عهد لادرێ هاوڕێکەی خۆی کوشت عەبدێک ئیشکەرێکیان بوو هەکسەر وەڵا کاکە دەما هەر خاوێنی دەکردەوە لە دەستی بە دڵی کەوت باشە تەبعاً شتی زۆر ئەوەی کرد نامێ باسی بکەن زۆر بێئەخلاقیش بوو بەخلاقی سەر شێتانە ماشڕ هەر بەسەر خۆشیش دامی کرد هەرچەندە زۆرە وتێ لەسەر دامەکەی پینیان بۆ کرد پێیان بۆ کرد ینی
كريديبيليتي مصداقيتي عائلي او عائله روي خسجل برسيارة تا دەگاتە سەر عهدی مەلیک ئەوای کوشتیان فەیسەڵی دووەم لە کار دەرچوو بوو تازە خلاص دەسەڵاتی چییە بوو ئەو کڕە فەقیرە وەسیەکیان بەسەرەوە دانابوو وەسی وای دەکردو ئەوی شەر بنەماڵی خۆمان و ئامۆزایەکی خۆی هێنا و خوشی خۆی دا ئامۆزایەکی دی و هەر لەو جەغزە بژیان باشە بەس گرنگ ئەوەی بناغی بنەماڵی شاهانە ئەو مەلی غازێتێک نازدارەکەی دایک حەبیب ماما ئەوە ئیسپاتی کرد کە دەوڵەت نییە ئەوانە کوڕی دەوڵەت نین ئەمە بۆ مەلی غازی ئەو بۆ عهدی مەلەکی بەڵێ بناغەکەی دەرهێنا باش وەرە عهدی جمهوری چەند کتێب هەیە چەند گوتار هەیە چەند نەزەریە هەیە کە عراق بۆ وای لێ هات و شەواف بۆ وای کرد و عەلی عەبدولکەریم باشترەیان نازانم عەبدوڕەحمان ئەتو واز لە قسانە بێنە هەمووی بخناتەنە کەس بڵ کاک 1958 عەبدولکەریم هات تاکە کەسێک بوو خزمێنی نەکرد تاکە کەسێک بوو لەو عێراق پێش خۆی پاش بە چەند ساڵێک کوشتیان یەکەم کەس هات کە دەستی پێکرد خزمێنە بکە عەبدولسەلام بوو ئەو مرد برایەکەیان دانا تەسەوڕکە عەبدوڕەحمان باشە 10 ساڵ بژمێنە 1958 1968 لەو هەرایی چەند شیعار باس کراوە چەند شیعار بە شیعار یەساری قەومی شیوعی فول شیوعی هیچی ناکاتە هیچ لە 1958 هەتا 1968 شارێک حکمی بردەوە تکریتیەکان سێڕاعەکە لە ژوورێدا ناوچەگەری و شارپەرستی و هەر لەو 10 ساڵە وادەکە دەبینی تکریتی هاتە سەر حکم ئەوە یەک تکریتیەکانی چ گوتلاوە بە یەک فرسی ناکرد سێڕاعەکە لە ڕاستیدا ئەرە جبوری دەیگرێ ئەرێ شەمەڕ دەیگرێ حکم ئەوە بوو مەوزوع کەس باسی ناکرد باش 10 ساڵی دێکی حسابکە لە بینی 68 تا 78 لە ناو یەک شار یەک بنەماڵە گرتی دەبینی لە ناو تکریتیەکان بنەماڵەیە یەک بنەماڵ سەدام حوسێن 78 لێ بوو بەڵام 79 ئەعلان کرا قاعی خولد و ئەوانە و کەسی نەهێشت و بکوژە ببڕە هەمووی تەسفیە کرد 10 ساڵی دی بڕۆ حکومەتی چ حکومەک بووە چ قەڵاتێکی پۆڵین بۆ عێراقی سەدام حوسێن و باس آخر سیر ئەنا لە ڕادەی هێز و توانای داپەڵۆس هەموو شتێک لەگەڵ 10 ساڵی دی بڕۆ دەگەی 1970 کاک محەممەد ئەودەی سەدام حوسێن گەیشتە تەمەنی 24 ساڵ نێرەکەرەکە پەیدا بووە سەدام بە هەموو کەسەکوێرە بەس ببینەوێرە بە عودەی کوڕی بە هەموو کەسەکوێرە بۆ نازداری دایکی بوو باڵێ سیستەمی نازداری دایک حەبیب ماما شاخت بۆ دەڕوقێنێ هەڵکەوتەکەیان وایە برام دەستی بۆ درێژ کرد بە هەموو بەگژیدا دەچوونەوە ئەساسی حکمی عشاری تێک دەدەی تێدەگەی برا کوڕە گەورەی بەگرە بدەیکەم 1970 کاک عودەی گەیشتە ئەوە بە ناو کەوت بێ منەتی بابی کەسی نەدەزانی چێ بۆ یادە پۆشت تێدەگەی برام ڕاست ئەمریکا ئەو دەوڵەتی تێکدا بەڵام لە ناخدا ڕووخا بوو و ئەگەر ما بایەوە بابی خۆی لا دەدا هاوشێوەی خەلیج جوانە چۆن بەس بەداخەوە ڕووی نەدا ئێوە ئەگەر قوڵ ببنەوە دەکەی دەبینی ئەو 10 ساڵە بڕۆی بە یەک جیلی خەلدونی والله بیلایی ساڵی 98 بابی خۆی دەکوشت خۆی بریندار بوو سەقەت بوو ئیشەکە ینی بریندارەکەش ناتوانم بڵێم ینی قەناعەت ناکەی ئیلا ئەگەر ڕوویدا بە هەتا خەریک بوو والله بیلایی نەدەگەشتە 1998 یەک جولی خەلدونی ئەودەی بابی خۆی دەکوشت و دایدا یان نەفی دەکرد بە خۆشی ناخۆشی یاڵە ئەمە دێمەزیێت و یاڵە بەس بەداخەوە ڕووی نەدا هەرەوەندە دەوڵەتەکە بە جۆرێکی دیکە ڕوخ ئێدی بزانە عهدی جمهوری عادیم هەمووی حەبیب ماماتێکی دا ئی کۆمەلگای عەشایری نێرەکەری عنتەر باش زە سیستەم زە پەرلەمانم بۆ باز دەکەی لە کوردستان زانکۆم بۆ باز دەکەی وەزارەتەکانم بۆ باز دەکەی سەرکردەکانی حیزبەکانم بۆ باز دەکەی هەمووی بەوە دەڕوا برام ئاگان لە خۆنیە بەداخەوە پیاوی کورد ئاگای لە خۆنیە هەتا ڕۆژێک ڕۆژەماتەکە دەبینێ
کوڕەوە خەریکە لە ماڵێ لامدەن کوڕەکەم لە جێمدانێن جارە هیچ نەبووە من نەمردوم باشە باوەڕ بکە هەمووش زەختی مێە زەختی ئەو جۆرە مەیانەی کە باسمان کرد لە جۆری قۆناغی دۆمی ئافرەت چ ئینتاجێک دەخاتە سەر ڕووی زەمی گفتوگۆکەمان گەرم بوو تێی بگەن تێی ناگەن ئەوە ئیشی من نیە. سپاس مامۆستا گفتوگۆکەمان گەرم بوو زنجیرەی ئەم ڕۆمان کاتمان تەواو بوو هەوڵ دەدەین زنجیرەی داهاتوو دیسانەوە باسی ڕۆڵی زانکۆکان بکەین و ئەکی و بەرپرسیارەتی داهاتوو کاک محەممەد بابزانم کۆتاییە کۆتاییش پێم خۆش لێم گەڕێ هەندێک خۆم قسام کە باسیەوە شەکەین پرسیارم بکە بەڵام هەندێک شتیان میش لە دڵمدا زۆر باش هێستا هێشتاکەمم گوتوە کاتی ئەوەشمانە بێت هەم باسی ئەو دەردە کۆمەڵایەتیانە شەکەین کە خەڵکی ئێمە تەنها بە ڕووکەش بڕیارەیە بێەوەی بزانێت چییە خەڵکی ئێمە تەنها ئەوەی کە خۆی لە مێشکیا بۆی دروست کراوە باوەڕی بەوەیە باوەڕی بە حەقیقەتەکان جا باسی ئەوانە شەکەین زنجیرەی ئەمڕۆ کاتمان تەواو بوو سپاس کە لەگەڵمان بووی گفتوگۆیەک بوو نەمزانی کاتەکە چۆن ڕۆشت بەڵێ خۆشەویستانی تۆڕی میدیای ڕوودا و ئازیزان پۆدکاستی زار و نەتەوە ئەڵخێم ڕۆمان کۆتایی هات هەفتەی داهاتوو لەگەڵ مامۆستا دیسانەوە درێژە بە گفتوگۆکانمانە دەین هەم باسی ڕۆڵی زانکۆکەین هەم باسی کۆمەڵێ دەردی کۆمەڵایەتی دیکەشەکەین سپاس کە گوێگرمان بوون تاوەکو ئەڵقەی داهاتوو پێکەگەینەوە بەخوای گەورەتانە سپێرم خواتان لەگەڵ